لە هەموو نەتەوەیەکی زیندوودا هزر و توانایەکی خۆڕسکانە هەن کە وەک کڵپەی ئاگر لە پرسەنەتەوەی و ئازادیەکاندا لە کات و ساتی خۆیاندا دەدرەوشێنەوە. ئەوانیش ڕۆشنبیران و هونەرمەندانن. سڵاوتان لێبێت. بەرنامەکەم دەست پێ دەکەم بە میوانداری بەڕێزان بەختیار هەڵەبجەیی هونەرمەند، ڕەوەز حەمە ساڵح ڕۆشنبیر، ئاشنا ڕەوف هونەرمەند، نەژاد بەرزنجی میوزیسیان. زۆر بەخێر بێن. سپاس. بیستمان و بینیمان دەنگی زوڵاڵ و وشەی زێڕین و هونەری داهێنەرانە پێشەنگی بەرگریکردن بوو لە گەلی کورد. ئەمە چ تەقینەوەیەکی ناخ بوو. ئەوەی کە هونەرمەند و ڕۆشنبیر سەرەتا هەست بە شتەکان ئەکا هەموو کەسەکانی تر هەستی پێ ناکەن. لەبەرەوە یەکەم شت لای هونەرمەندان و ڕۆشنبیران تەسیری خۆی دائەنێ و هونەرمەندان و ڕۆشنبیران زووتر ئەو کەفوکوڵە دەرک پێەکەن و دەری ئەبڕن. هەر لەبەر ئەوەشە هونەرمەندان بینیت پێشەنگێکی وەکو پێشڕەوێک بوون بۆ ئەم ڕێپێوانەی ئەم چەند ڕۆژەوەمە ئەترازانی ئەم چەند ڕۆژی پێشووتر. هونەر لای وەکو چەکێک بەکار دێت بۆ ئەو شتانە، چکە بەڕاستی هونەری بەرگری یاخۆ بڵێن ئەدەبیاتی بەرگری لە مێژووی نەتەوەی ئێمە مێژووی کۆنی هەیە، هەر لە ئەحمەدی خانی و تاگاتە حاجی قادری کۆی و تا دوایش پەشی و شێرکۆ بێکەس و ئەمانە ئەم خەڵکانە هەستیان ناسکترە، جیاوازتر بیر ئەکەنەوە، زووتر هەست بە ترسەکانەکەن لەسەر نەتەوە و لەسەر خاک. وەڵام من ویستمەوە بڵم کە دەستان خۆش بێ بۆ پرۆگرامەکە. منەمەوێت باسیەوە بکەم کە هونەرمەند ئاسانتر ئامادەیە بۆ دەربڕین، یعنی ئاسانتر ئەتوانێت ئەو هەستە دەربڕێ بەهۆی کارەکەیەوە کە کارەکەی بریتە لە دەربڕینی هەستەکانی، بۆیە هونەرمەند باش ئەتوانێت هەستەکان دەربڕێ، هەرچەنەوەی ئێمە ئەبەستێتەوە لەگەڵ ئەو خەڵکەیە کە لە شەقام بووین کوردبوونە، نەوەکۆی کە من هونەرمەند بم یاخود کەسێکی تر هەر لەم هاوڕێیانی ئێرە میوزیسیان بی یا شێوەکاربی، ئەوەی ئەمان بەستێتەوە بەیەکەوە ئەوەی هێزی ئەو بەرگری تا دروست کردین نەتەوەی بوون و کوردبوون بوو. بەڵێ لە ڕاستیە چینی هونەرمەندان و ڕۆشنبیران بەگشتی نووسەران چینێکی هەستیاری کۆمەلگان. پێمان خۆش بێ و پێمان ناخۆش بێت لە هەموو شۆڕشەکانی دنیاە ئەو چینانە ڕابەرایەتی زۆر گەورەیان کردووە و هەر لەسەر دەستی ئەو چینە سەدان هەزار خۆپیشاندانی گەورە گەورە ئیعترازاتی زۆر زۆر مەزن دروست بووە هەتا لە ناو زیندانەکانە. لەبەرەوە کەسێک بەخۆی ئەڵێ ڕۆشنبیر یا هونەرمەند کە بە ناوە ڕەسەنەکەی هەڵگرت بێ ئەبێ زۆر بەرپرسانانە هەنگاو بنێ، ئەبێ بزانێت چی ئەکا. ئەو ئەرکەی لەسەرەکە ئەرکی کولتورە، کولتوریش ناسنامەی تۆیە، ناسنامەی هەموو میلەتێکە. لە ڕاستیدا ئێمە ڕاستە بە درێژایی مێژوو سەدان و دەیان شەڕی گەورە گەوری جیهانیمان بینیەوە، بەڵام شەڕێک کە بەردەوامی هەیە، شەڕێکی گەلی دەم درێژە، با بڵین وەخت درێژە. ئەم شەڕانە کەوتۆتە سەرشانی هونەرمەندان، نووسەران، ئەدیبان. بەڕاستی ئەم ڕنگدانەوەی لە ناو کووردا لەبەرەوەی میلەتێکی بەشبەشکرا و هەمیشە نووسەران و ئەدیبان و ڕۆشنبیران و هونەرمەندانی ئێمە دەنگی دلێریان هەبووە و بە درێژایی ئەم ڕۆژانەی کە پێشتریش بینیمان ئەو دەنگانە بە بەرچاو دەرکەوت و مانای هەبوو و پەیامی گرنگی خۆی گەیان. لە ڕاستیە بۆ وەڵامدانیان پرسیارە ئەبێت دوو خاڵی گرنگ ئاماژە پێ بکەین. لەوانەیە من زۆر هاوڕا نەبم لەوەی کە پێشەنگایەتی هونەرمەندەکان کردویانە و بۆ ئەمەش ئەتوانم بەڵگەکانم بخەمە ڕوو. ئەویش یەکەمیانەوەی کە هەموو ئەو ناڕزایەتیە و هەموو ئەو هاتنەسەر شەقام و ئەو جۆرە لە بەرگری و بەرخۆدانە کە لە نێوان بەتایبەت کە ئێمە ئێستا باسی باشوورەکەین لە چرکە ساتێکە کلپەیستەند و تەخیەوە پێویست و ئەم پێسەیربوونەی ئێمە و ئەم جۆرە سوپرایزبوونەی ئێمە لە بنەڕەتە کێشەکە لەوەیە. لەمە خاتیەوەی کە لە ماوەی 15-20 ساڵی ڕابردوو یا بگرە زیاتر جۆرێک ئەو یەکبوونە، جۆرێک ئەم هەستی نەتەوەی بوونە بە یەک دنیا هۆ
بەرەو کاڵبوونەوە چوو بوو تەوژمی ئایدیاکانی تر بە پێشەنگایەتی کۆمەڵە وڵاتانی خلیج لە دیوێکەوە لە دیوی دووەمەوە جۆری حکومڕانی دەسەڵاتی کوردی ئەو نائەدالەتیی کە لە جۆری دەسەڵاتە هەیە وەخۆی گشتی ئەم سیستەمە وای کرده بوو کە خەڵکی ئێمە شتێکی گرنگ فەرامۆشکەن و شتێکی گرنگ پێی نامۆ بوون کە کوردبوون بوو بەڵام بۆچی لە چرکەساتێک ئەم وەرەقەیە هەڵەگەڕێتەوە و جۆرێکی تر خۆیان نوێنێت لەبەرەوەی کە ئەمە ڕیشەیەکی قوڵی لەناو مێژوو خۆیەتی ڕاستە بۆ فترەیەک ئەم شتە لەم پارچەیە کوردستان بەرەو کاڵبوونەوە ئەچێت بەڵام حقیقەتە مێژوویەکەی ستەمە مێژوویەکەی بەردەوام لەژێر دەسەڵاتی داگیرکەرا بوون بەرەو کاڵبوونەوە نەچووە و هەموو ئەمانە بە تۆخی ڕووی داوە و بە بەردەوام ئامادەی هەبووە بۆیە لە چرکە ساتێکە کە خاڵێگەگاتە سەر شەڕی مان و نەمان کۆی گشتی ئەم مێژووە دێتەوە دیسانەوە خۆی نوێنێتەوە و ئەچێتەوە ناو لاوەحی و لاشعوری تاک بە تاکی کە بە جۆرێک لە سوچێکە لەم وڵاتە دوجار بەرەم مێژووە کەوتون کاتێکێتە شەڕی مان و نەمان ئینسان ئامادەیە کە بێت زۆر 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 شتی گەورە بکات بۆیە کە هەواڵێکی خراپە ئەمە بۆ زۆر یەک لەو ئایدیانەی کە بە جۆرێک لە ژێر کۆمەڵێک ئایدیایی وڵاتانی دەوروبەر لە ژێر کۆمەڵی هەژمونی تر هەوڵیان نابوو جۆرێک هەموو ئەمانە پێش کوردبوون بخەن هەواڵێکی ناخۆش بوو کە لەم چرکە ساتەیە بەم جۆرە ئەتەقێتەوە ڕۆڵی هونەرمەند لەم بینایە چییە؟ بیرمان نەچێت کە دوجار هەرچەندێک پانتایی کولتور بەرەو پێش ببین هونەرمەندەکان ئەدیبەکان ڕۆشنفیرەکان دوجار تەسیراتی لەسەر کۆی کۆمەلگا دانێت من پێم وایە سەر ڕای هەموو هەوڵەتاکە شخصی و بەرزنەرخاندنی هەموو هەوڵەکان بە درێژایی هەموو ئەم ساڵانی ڕابردوو بە تایبەت لە ژێر دەسەڵاتی حکوومەتی کوردی جۆرێک ئەم پەرتەوازیە دروست بوو کە نەکرێ بەیەکەوە ئیشی گەورە بکەین و پێم وایە بۆ ئەمەش بە چاوخشاندنێکی خێرا بە مێژوایە بۆمان دەرەکەوێت کە ئەمە ڕاستیە بەڵام لە چرکە ساتێکە ئێمە هونەر ئینسان هەموو ئەمانەمانەوە لە خزمەتی نیشتیمانە و بۆیە لەم چرکە ساتەیە هونەرمەندەکانیش وەکو هەموو هاوڵاتیەکانی تر وەکو هەموو خەڵکانەکەی تر دێن هونەری خۆیان توانای خۆیان وزەی خۆیان ئەخەنە ئەو جۆرە لە بەرگریەوە و بە حکمی ڕابردوویان ئیشەکانیان موچاوەکانیان زیاتر دیارە و لەوانەشە زیاتر کاریگەری دابنێن بەڵام پێشەنگایەتی هەموو ئەم ناڕزایەتیانە خەڵکێکە کە کوردبوونی ڕاستەقینە چەشتووە خەڵکێکە کە بە قوڵایی لەسەر مانەوەی لەسەر نەتەوەکەی ئامادەی بیکە بیرمان نەچێت هەموو ئەم کارانی کە کراون لە بەرامبەر جوان فدایی ئەو کۆمەڵە خەڵکی کە ئامادە بوون بڕۆنە پارچەیەکی تر و لە پێناو نیشتمانەکە شەهید بن و گرنگترین شتێکی ژیانی خۆیان کە ژیانیانە کە هەناسەدانیانە نە لە پێناو بەهشت و جەهەنەمێکە لە پێناو ئایدیای ڕزگاری بۆ نیشتمانەکەیان لە پێناو پاراستنیان لەوانەیە شتێک نەبێ کەواتە پێشەنگایەتی هەموو ئەمانە ئەم شەیدانەیەکەن و بۆ من زۆر کە دوایی نەسەری گرنگە چۆن ئەمی کە ئێستا هەیە بیپارێزین چۆن پانتایی پێبەخشین و چۆن بتوانین بیکەین بە دیسکۆرسی ساڵ لە ناو کۆمەلگایە کە بە جۆرێک هەر شتێک دژی بێت لەگەڵ خۆیان ڕای بماڵێت و کاڵی بکاتەوە تەنیا ڕێگای سەرکەوتن یەک ڕزیە و یەکگرتن کەل هەڕول و ڕوسۆران هەورە مزازە گۆران کەل هەڕول و ڕوسۆران هەورە مزازە گۆران وڵات چاوەڕێمانە لا هیمەتی کوردانە دووزێ دەدۆ هەریەکە یەکگرتنێزی چەکە دووزێدی هەردوویەکە یەکگرتنێزی چەکە لە مێژووی خەباتی ڕەوای گەلی کووردا ڕۆڵی ڕۆشنبیران و هونەرمەندان هاوشانی خەباتی چەکداری کاریگەریان هەبووە ئایا ئەمە وەک چەمکێک لە ئەدەب و هونەر دادەنرێت؟ بێگومان هەمیشە هونەر
ئەتوانێت ببێ بە بنەمایەکی باش کاریگەریکی باش بەجێبێڵێ لە هەموو حاڵەتەکانە. لە حاڵەتی لە پرسەنەتەواییەکانە و بە تایبەت وەکو کە ئەبینین لە ئەدەبیاتیش و لە هوەری شاهونەری بەرگریکردن هەیە یاخود بەرگریکار هەیە یاخود ئەدەبیاتی بەرەنگاری هەیە بەڵێ ئەتوانێت کاریگەرێکی باش بەجێ بێڵێت چونکە بەبێ بە ناڕاستە و خۆ بەر هەموو ئەو بینەروبی سەراناکەوێ بە ناڕاستە و خۆ بەر نەتەوەکەکەوێ ئەگات تا هەر کەسێک کە بەبێەوەی کە خۆی بۆ ئامادە کردبێت بەرانی بەریەکەوێ بۆیە ئەم حاڵەتە زۆر گرنگە وەکو ئێمە هەمومان نەزانین کە ئەم هوەر یاخود ئەدەبیاتی بەرەنگاری ئەتوانێت ئەو ڕۆڵە ببینێ کە هێزی خەڵک ورەی خەڵک بۆ نمونە کاتێک هەر یەکێک لە ئێمە لە ژیانی ئاسایشمانە لە ڕۆژانی ئاسایشە گو لە نەشید سرودێکی نەتەوەی یەگرین یاخود سرودێکی کاتی جەنگەگرین هەل بەبێ ئەوەی کە خۆمان بۆ ئامادە کردبێ هەستێکی جیاواز لە ناخمانە دروستە بێ و چجایەگەر ئەو زەمەنە ئەو کاتە پێویستی بۆ بێت و ئەو هەستە دەربڕی بێگومان ئەم هوەرە کاریگەرێکی زۆر بەجێ هێڵێ. بەڵێ لە ڕاستیە ئەگەر باسی ڕۆڵ بێت ڕۆڵی هوەر لە جەنگەکانە لە شۆڕشەکانە چییە؟ ئێمە هوەرێکمان هەیە ناوی هوەری شۆڕژێڕیە لە ڕاستیە هوەری شۆڕژێڕی ئەرکی چییە؟ یعنی کاتێکە هوەرە دروستە بێ کە لەسەر تۆ زوڵمێک هەبێ ستەمێک هەبێ ئەم زوڵم و ستەمە ئەبێ بە بانجێک بەڕاستی ئەبێ بە فکرێک ئەبێ بە ئایدیایەک لێرەدا هوەرێک لە دایک هەبێ دژی نادادپەروەری دژی نایەکسانی دژی زوڵم و ستەم دژی خاکداگیرکردن من لێرەیە حەزەکەم باسی موزیک بکەم کە موزیک مەسەلەن دەوری چی هەبوو لە شۆڕشەکانی دنیاە ئەو مەرشانی کە جۆمان لێبووە ئەگەر چەکگارێک سەربازێک شەروانێک گریلایەک پێشمەرگەیەک چۆن شەڕی کردووە لە جەنگەکانە هوەرێک هەبووە کە پاڵپشتی کردووە لە ڕاستیاوە هوەرە بۆ بە دیوارێکی پۆڵاین بۆ ئەو لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێ مارشەکان ڕیتمی زۆر بەهێزن وشەی سادەن بۆ جوڵانی خەڵک و لە کەمان کاتیشە مۆسیقا مارش مورال بەرزەکاتەوە هیوا بە گەلە بەخشێ لەبەرەوە ئەمە ئەرکە کە تۆ لە کاتی جەنگەکانە لە کاتی شۆڕشەکانە هوەرمەندێک چۆن کەسێک کە لە پێشی جەنگەکانە قوربانی ئەدا شەهید دەبێ هوەر ئەبێ بەکو باگراوندێک نەگوکو باگراوندێک وەکو پاڵپشتێکی سەرەکی لەگەڵ ئەوە هەنگاو بە هەنگاو بڕوە مەسەن بیرمان نەچێ ئێمە لە شۆڕشە گەورەکانی دنیاە ئەگەر نمونەی شۆڕشی ڕووسیا بێنینەوە کە لە ساڵی 1970دا مارشەکان دەوری کاریگەری زۆریان هەبوو لە ناو خەڵکدا لە ناو کارگەکانە لە ناو ڕێخستنی خەڵکە لەسەر شەقامەکانە بوت بە دەنگێکی زۆر دلێرانە کە کەوتۆتە سەرزاری هەموو کەسێک سرودی ئینتەرناسیۆنالێکێک بۆ لەو سرودانەی لەو مارشە بەهێزانی کە مەسەرەن لە تەواوی دنیاە پریشکی هاویشت ئێمەیە کە کوردێک کە بە چەندەها کیلۆمەتر لە وڵاتێکی وەکو ڕووسیا و ئیتیحادی سۆڤێتی ئەو کاتەوە کە دوور بووین مارشەکان گەیشتۆتە ئێمە گەیشتۆتە گەلانی ڕۆژهەڵاتی ناوڕاست گەیشتۆتە گەلانی خواروی دنیا لەبەرەوە لە ڕاستیە ڕۆڵ و کاریگەری مارش و سرود و هوەر مارش بە زمان دروستە بێ بە نووسین دروستە بێ ئەدەبیات دروستی دەکا کاتێک کە تۆ ئەمە دروستەکەی ئەو کاریگەریە هەست پێ دەکەی لە ڕاستیە شۆڕشی فەرەنسا بە هەمان شێوە کۆمەڵک مارشی زۆر گەورە لە دنیاە کە بووم بە کە ئێستا ناوی لێنن ترند هەرو کاتە مناڵ و گەورە و پیر و گەنج و هەمووی ئەیوتەوە شەقامەکان پڕبوون لەو دەنگانە من و تۆ پێکەوە خافتە نەکەین پێکەوە قسەیەکەکەین ئەگەر ئاوا قسە بکەین ڕەنگە زۆر سادە بێ بەڵام کاتێک کە مۆسیقایکی بەهێز لە پشتی ئێمەوا بێ ئەم مۆسیقایە بتەوێت و نەتەوێت کاریگەری ڕاستەوخۆی لەسەر هەستی ئێمە هەیە ئەم هەستە ئەبێ بە موراڵێک و بەرزە بێتەوە ڕنگدانەوەی لە ناو چینی سەر شەقام و چی توێژەکانی ترە بینیمان ئێمە لە ڕێپێوانەکانی با بڵین شاری سلێمانی و شارەکانی ترە کۆمەڵێک گۆرانی کە پێشتر ڕەنگە جۆمان لێگرت بێ سادە بوو بێ لامان بەڵام لەبەر ئێستا هەستی خەڵک لە ئاستێکی ترابووە گۆرانەکان پاڵپشتێکی زۆر گەورەی هەبووە ئەمە هەنگاو بە هەنگاو و من شتێکی تر هەیە بەڕاستی حەزەکەم باسی بکەم لە شۆڕشەکانی دنیاە ئەگەر ئێمە باسی شۆڕشی کورد بکەین شۆڕشی باکووری کوردستان و هەتا باشووریش و ڕۆژهەڵات و
ڕۆژاواش کە بەم دواییە کە ئەو زوڵم و ستەمەمان بینی کە بەرپەرجانەوەیکی زۆر گەورەی دنیایی دروست کرد گەل دروستی کرد گەل پرسیاری دروست کرد وەڵامی ئەویست دەنگی دروست کرد داخوازی هەبوو ئێمە گۆڤندمانە بینی لە پێشی شەڕەکانە گۆڤند دەکرا گۆرانی ئەوترایەوە ئەمانە ئەرکە بەڕاستی ئەرکە بەقەدەر ئەوەی کە پێشمەرگەیەک ژیانفیدایەک لە پێشی شەڕەکانە گرێلایەک شەروانێک کە چۆن شەڕەکە تۆ بێ شەڕ بکەی ڕاستە شەڕەکەی ئێمە گەنایی لێبنەی شەڕێکی نەرم بەڵام دوجار کاریگەری خۆی و دەنگی خۆی و چەسپاندنی خۆشی هەیە دەستخۆش فەرموو دیارە هوەر وەکو مامەسا ئاماژەی پێدا چەکە بەڵام چەکێکی نەرمە بەڵام ئەم چەکە نەرمە ڕاستەوخۆ کار لەسەر مێشی تەواوی فەردەکان ئەکا بۆ بەگشتداچوونەوەی ئەو زوڵ مستەمەی کە دێتە سەر ئەو خەڵکە چێ مەسەلەکە مادی بێ یاخۆ مەسەلەن خاک بێ یا نەتەوە بێ یا هەچ بابەتێکی تر بێ لە تەواوی شۆڕشەکاندا ئەگەری ئێم بینەوە بۆ ناو کوردستانی خۆمان ئەگەر بریتان بێت لە زمانی هەشتاکانە پۆستەرمانە بوو کابرا بە سپرایەکەوە پسری شەیدێکیان کردبوو بە سپرایەکەوە بە پەلە لێدا و ئەڕۆی ئەمە زۆر مهم بوو بەیانی تو ئایتە دەرەوە لەم سەرچەقامەیە لە کۆڵانەکانە ئەمە تەبینی ئەمە گوڕوتینێکی تایبەتی ئەدا بە مۆراڵی ئەو خەڵکە و چۆن بڵێ وەکو داینەمۆیەک تۆی تیژ ئەکردەوە بەرامبەر بەو کارەکە تۆ چۆن مەسەلەن هەمیشە ئامادەبی مەسەلەن بۆ شۆڕش هەمیشە ئامادەبی بۆ اعتراض هەمیشە ئامادەبی بۆی بۆ بەرەنگاربوونەوە یاخۆ بەرخودان وەکو مامەسا ئاماژەی پێدا ئێمە هەڵپەرچێمانەیە لە زەمەنی زووە پێش هەموو شەڕێک هەڵپەڕێون ئێستاش ڕەنگەداتەوە لە ئەو شۆڕشێ ڕۆژئاوا گەریلاکان شەڕوانەکان پێش ئەوە بچن بۆ شەڕ هەڵ ئەپەڕن دیلانەکان گۆڤەندەکەن یان لە دوایشە بە هەماشەوە بۆ سەرکەوتنەکانیش ئەم کارە هوەریانە تەسیرێکی زۆر زۆری هەیە هەروەکو شەحنکردنەوە ئینسانەکان شەح نکاتەوە بۆ بەرامبەر ئەو کاری کە ئێوێ بیکە ئەمە زۆر گرنگە بەڵام بەداخەوە لە کوردستانی خۆمان لەم کوردستانی خۆمانە تا ئیسا ئەم حیزبانە نەیانتوانیوە وەکو پێویست ئیسفادە لەم هوەرە بکەن وەکو پێویست بتوانن ئەم هوەرە بخەنە خزمەتی ئامادەکردنی گەنج و لاوی خۆمان بۆ بەرەنگاربوونەوە کاکڕەوەس بۆی کە نەڵین بێگاین چۆن ئێمە بێگومان لەم ڕۆژانە باسی دیوەکی حەماسی هوەر و باسی ئەمانەکەین بەڵام من سەر بەو تێفکرینە نیم کە پێی وایە هوەر لە پێناوی هوەر و بەسێکی مجەڕەد یەکاتەوە لە کۆی گشتی کۆمەلگا یا بە جۆرێکی تر هوەرێک ئەتوانێت ناوی هوەر بێت کە لە پێناوی هوەردا بێت یا لەوانەیە قبولمان بێت بەڵام لاقل بۆ من و ئەزمموی ژیانی خۆم تێرامەنم لە دنیا پێم وایە هوەرێک لە دڵی خەڵکەکەیە و هوەرێک لە ڕاستەقینەی کۆمەلگاکەی و هەڵ نەقڵا بێت و دوجار کاریگەی لەسەر کۆی کۆمەلگاکە دانێنێتەوە لەوانەیە ئەو تەسیر و کارکردی نەبێت بیرمان نەچێت کە ئەو دیوەی کە من باسی یەکەم جاری وایە دوو لایەن نەبینێت هوەر چۆن ئەتوانێت وەکو هوەر بمێنێتەوە بەو دیوەی کە من باسی یەکەم چۆنش ئەتوانێت لە شوێنێکە ئامرازی پرۆپاگەندە بێت دیسانەوە ترسناکە لەوانەیە هەرەوەی کە ئێمە لە پێناو نەتەوەوە شۆڕش و لە پێناو کوردبوونمانە زۆر جار کەڵکمان لەو هەموو سوورە حەماسیانە وەرگرتووە لەوانەیە دوژمنەکانیشمان بە هەمان شێوە بە جۆرێک لە مۆسیقا بە جۆرێک لەو تێکستی لە ناو مۆسیقاکەیە هەمان کەڵکیان وەرگرت بێ کەواتە ڕۆڵە ڕاستەقینەکەی هوەرە بێت چۆن بدۆزینەوە ڕۆڵ ڕاستەقینەکەی ئەدەب ئەبێت چۆن بدۆزینەوە من پێم وایە نەتەوەی کورد بە گشتی کۆی گشتی مێژووی بوونی ژیانی ژیاری پڕە لەم شتا و دابراو نەبووە من هەمیشە لە قسەکانمە بیرێکی دێرەکی موساعاتەرم بیرێتەوە لە شوێنێکە لە بیرۆریەکان ئاڵەیەگەر تۆ توانی هەموو خاکیشمان داگیر بکەیت بمخەیتە سوچی زندانەوە بەڵام دوجار ئێمە لە حەیرانێکە لە دڵی لاوکێکە لە شوێنێکە دێنەوە گرینەوە
بووە مێژووی ئێمە بە زمانمانەوە بە هەمووی مێژووی زارەکی بووە ئەبینین کە لە حەیرانێکە ئەتوانین چیرۆکەکانی خۆمان بدۆزینەوە لاوکێک ئەتوانێم مێژەمان بۆ بجێڕێتەوە سنگ بە سنگ هاتوون و بە جۆرێگەم نەتەوەی پاراستووە لە گۆرانیەکانمانە ئەمە پارێزراوە چۆن بەداخەوە مێژوو نووسین لای ئێمە زۆر کەم بووە هەموو ئەمەرکە کەوتۆتە سەر ئەوانی تر ئایا ئەکرێت لە خەباتێکی درێژخایەنە ئەدەب مۆسیقا هونەر بتوانێت ڕۆڵی بەرەو پێشبردننی کولتوری کۆمەلگا ببینێ ئەمە خاڵە جەوهریەکەیە وەلەویە هەموو تێرمانی تر دروستە بێ مەسەڵەن ئێمە بە درێژایی 30 ساڵی ڕابردوو ئەو ئەدەبیاتی یا و موسیقایی بەنای موسیقای بەرانگاریە کە کاکنەژات زۆر شارەزاترە لە باکوورە بە قوڵی لەگەڵەوەی کە شەڕی چەکداری بەردەوام هەیە شەڕی سرینەوە جینۆساید لەسەر کورد هەیە بەڵام موسیقا توانێت جۆرێک زمان حاڵی هەم شۆڕش بێ هەم نەتەوە بێت هەم دوجار پاراستنی کولتور و زمانەکەش بێت لە باشوورە دیسانەوە لە مێژووی ئەمە پڕە لەم نمونانە بەڵام دیسانەوە من لە قسەکانمە بۆی کە ئاینیتر ببێتەوە نمونەی باشوور هەمیشەیەنمەوە کە خۆمان تیاژین لە 20 ساڵی ڕابردووە ئێمە موسیقا گرنگ و ڕەسەنەکانمان شوێنیان چۆڵ بووە و بۆ باگادەکان شێرکۆ بێکەسەکانمان نەماوە و بووە بە ناوی فلان و فلان و فلان کە خاڵی لەمانە خاڵی لە تێکرد بێەوەی کە ببێتە شێر و هەموو ئەمانە نونەرمەندە جدیەکانی ئێمە هەمیشە گرەی ئەمەکەن ئەمانە هاتوون جۆرێک بەهایان گۆڕیوە نۆرمیان گۆڕیوە و دوجار چێژیان گۆڕیوە و ئەمە ڕاستە بەشە لە ڕەخنەکە گەڕێتەوە بۆ ڕۆشنبیران و ئەمانە ڕەخنە گەورەکە لە سیاسەتی کوردی و هەموو شتانە گیرێتەوە بەڵام کاتێک ئەرکیان ونە بێت ئەرکی ئەدەب هونەر و بەتاڵە بنەوە لەمانە دوجار دێن شوێنگرەوەکانی ئەبێ بەمانە و دوجار ئەمانە ببن بە ئایکۆنەکانمان مۆدێلە فاشی لە هیچ نەزانەکانمانە بێ بە مۆدێلی کچە گەنجەکانمان قارەمانەکان لە تەسەوری ئەوانە لەگەڵەوەی کە دایان نەفسانی گرنگمان هەیە ئەبێ بەوانە کەواتە لە درێژخایەنە هونەر و ئەدەب و نووسین ئەتوانێت ڕۆڵی بەرەنگاری گەورە ببینێ ڕۆڵی ئەم خەباتە ببینێ وەگەرنا لە چرکە ساتێکا کە خەڵگە مامادەیی هەیە ڕاستە هەموو جۆرە سرودۆمانە جێگای ئەو پەڕی ڕێز و تەقدیرن بەڵام بۆ ئەدەبیاتێکی بچێتە چوارچێوەی ئەدەبیاتی بەرەنگاری بە حوکمی زەمەنەکەی کارکردەکەی ناتوانین ئەمەی پێ بڵین من نمونەی خۆش لە خۆپیشاندانەکان ئەوەی کە 20 ساڵەوە پێش زەڕێ خاکی وەتەن نادەم بە قەسری قەیسەری دیاری وەگە ڕۆژانێک جۆمانەگەر خەڵک گاڵتەی پێهات لەویا گرنجەکانمان هەمومان بێکەوەمان وتەوە شتێک کە لە دڵی خۆیان مانای هەڵگرتووە هونەرە لەوانەیە ماوەیەکی زۆر بچێتە پەراوێزەوە بەڵام دوجار یێتەوە تەسیراتەکانی خۆی بەجێڵێتەوە وا بێت بە بەشێک لەم ئەدەبیات و لەم نووسین و ئەمانە بیرکردنەوە لەوەی کە هونەر ئەدەبیات نووسین وەک هەموو کایەکانی کولتور چۆن نەتوانێت خزمەت بە کۆمەڵگاکە ئەست ئەبێت هەوڵێکی دەستە جەمی پرۆژەی استراتیژی ماندوو نەبوون بێکەوەیشکردنی هەیە وەگەرنە غەیری ئەمە هەموویە بێتە چرکە ساتێکی کاتی ئانی کە دوجار ناتوانێت دۆزینەتەوەمان بۆ بباتە پێشەوە سريك خاكي وطننا دم بقصري قيصري زوجة لو كاني وكوكا وسر هواي وجنتا مرة يا خاكي وطننا دم بقصري قيصري مرة يا خاكي وطننا دم بقصري قيصري زوج لو كاني وكوكا وسر هواي وجنتا زوج لو كاني وكوكا وسر هواي وجنتا بۆ ئەم چینە هێندە هەستیارن کام چی چینی ڕۆشنبیران و هونەرمەندان خۆی کە ئەڵەی هونەرمەند یا ڕۆشنبیر یاخو ئەوەی کە لە بواری ئەدەبیاتە ئەنووسێ خولق و دروستبوونی وا بووە چکە ئەگەر وا هەستیار نەمە نابێتە هونەرمەند
باش یعنی ئەگەر ئەو هەستیاریتیانە بێر و کەسێکی ئاسایی ڕۆژانە ئەچێ کەسابەتی خۆیەکە لە دوکانەکەەوە ڕاتەوە بۆ ماڵە و ئەوەنە بەڵام ئەم چینە شێوەی دروستبوونی مێشکیان یا خۆ بڵێن زەکائیان باڵاترە لە ئەوانی تر لەگەڵ ڕێزما بۆ ئەوانی تر ئەلبەتە خەڵکێک هەیە لە بوارە عیلمەکەیە مەسەلەن ئەو زەکای زۆرە خەڵکێکی تر هەیە لە بوارێکی ترا مەسەلەن سنعەت و ئیش و تیجارەتەکەی خۆیان ئەو بوارە هەیە بەڵام هونەرمەندەکان حساسەتێکی زۆریانە زیاتریان لە حەد هەیە لە ئاسی خەڵکی تراتوانین بڵێن جۆرە شێتێکیان هەیە ئەم جۆرە شێتیە مەسەلەن ئیتر ئارام ناگرێت کە ئارامی نەگرت ژانەی گرێت کە ژانی گر ئەبێ شتێ بکا بۆی ئەو لە دایک بوونە دروست بکە هونەرمەند ئالێرەوە دەرئەکەوێ ینی خۆڕستکانە مەسەلەن بەبێ ئەوە هیچ کەسێک مەسەن شتێکی پێ بڵێ ڕوا بە خۆی بابەتێک ئەدۆزێتەوە و لەسەری کارەکە ئەلبەتە زیاتر ئەوەی کە هەمانە تا ئێستا لەخوا بەزەبێ هونەرمەندەکانی ئێمە ئەلبەتە لە جیهانە هونەرمەندمان زۆرە بە ئاراستی تر ئەڕۆن بە ئاراستی تر ئەڕۆن بە ئاراستی مەسەلەن نائینسانیانە ئەڕۆن بەڵام خۆشببختانە هونەرمەندانی کورد هەمیشە بە ئاراستێکی زۆر ئینسانیانە زۆر کوردانە زۆر نەتەوەیانە ڕۆشتون لەبەرەوە ئەم حاڵەتانەمان هەیە ئێمە ئیتر بە هینی خۆت نیست لە دوی شەو خەبەرتەبێت و سێرەکەی حاڵەتەکەت بوو تەسەور ناکەی دوێنە شەو خەوم بە حەسەن زیرەکەەوە بینیەوە پێنجی بیانی لەگەڵ هاوڕێکمان چاتم کرد ئەویش بە خەبەر بوو حەسەن زیرەک هاتە خەوم وتی بەختیار سرودێکی تازەم بۆ ئەم شۆڕشەوتووە زۆر سیر بوو بەلامە وتی بەس مۆزیک نییە تەجلیکە وتم خەمە نەبێ کاک حەسەن تۆ بڵێ من خۆم بە ئایفۆنەکەی خۆم بە سیستەمی ئای مۆزیکێکی باشت بۆ دانێم وتی باشە ڕێتمەکەی سێ چوارە و نازام چیوەمانە خەبەرم بوویۆ هەرچی دانیشم هەرچی ئاواز شتێکان کە شتێککە وتی پێم ناتەوە خیاڵ ئەنی مەبەستم ئێمە حتا خەوەکانیشمان تەبیعی نییە لەبەرەوە وا خولقاوین تەمە ناکەم بتوانین سوود بەخش بین بۆ نەتەوەکە دەستان ساغ بێت بەڵێ ئەگەر وەڵامێکت هەبێ بێ زەحمەت بەڵێ من لە ڕاستیا باسی و چینەت کرد چینە بۆچی هەستیارترن بە درێژایی مێژوو کۆمەلگای کوردی کۆمەلگایشی داخراو بووە ئەو کردنەوەیمان نەبووە بە ڕووی جیهانە لەبەرەوەی کۆمەلگایشی گوند نشین بووین دەسەڵاتی با بڵین سیستەمی گوندی ئێمە لە شارەکانیشمانە ڕەنگیاوەتەوە ئەم سیستەمە لەبەرەوەی میلەتێک بووین دابەش کراوین دوژمنمان هەبووە دەسەڵاتدارانی ئێمە بتەوێت و نەتەوێت کۆمەڵێک دەرگا هەیە دایەخەنەوە تانێت لە ڕۆژهەڵاتی کوردستانە خەریکە دەنگی شۆڕش و ئاعترازات و کۆمەڵێک شت دروستە بێ فەزای مەجازی و دەرگای دەرەوەیان هەموو لێداخستون پێشتریش لە باشووری کوردستان هەمان شمانێمە بەرچاو کەوتووە باکوور هەمان شت هەتا ناوی کوردی قەدەغە بووە جلوبەرژی کوردی قەدەغە بووە خوێندن نەبووە ئەم داخستنەی دنیا بەناو کۆمەلگایەکە و سەپاندنی ئەو داخستنە بەسەر کۆمەلگایەکە داخران دروستەکە بەڵام لەبەرەوەی ئێستا ڕۆژگاری ئێمە ڕۆژگارێکی ترە بەڕاستی ڕۆژگارێکە کۆمەڵک دەرگا کراوەتەوە جیهان بینین هەیە سەفەر هەیە تێکەڵاوبوونی ڤیسیڤالات هەیە میهرەجانی گەورە گەورەی دنیا هەیە جۆمان مناڵەکانمان باسی کوردبوونە بۆ نەکردو ئەزانێ کورد چییە ئەزانێ ئاڵای کوردستان چییە ئەزانێ ڕەنگەکان هەر ڕەنگێک تعبیر لە چیەکە ئەمانە بۆ خۆی ئەو دەرگاکردنەوەیە بەڕاستی کە ئەو چینەی وا هەستیار کردووە بەڕای من بۆچی هونەرمەندان هەستیارترن ئەو ئەلبەتە من لەگەڵ داوای لێبوردنما ڕەنگە هاوڕیانیش هاوڕابن لەگەڵما ڕەنگە زۆربەی هونەرمەندان ئەو ئەرکیان نەخسبێتە سەرشانی خۆیان یا بەناو هونەرمەندان لەبەرەوەی ئەرکی هونەر پاراستنی کولتور و نەتەوەیە هەموو میلەتانی تری دنیا ئەو پرەنسیپە جێبەجێەکەن لەبەرەوەی سیاسەتی کولتوریان هەیە لەبەرەوەی کاتێک کە هەنگاگوێنێن بەرەو فیسیڤاڵێکی نێونەتەوەی بە پەیامێکی زۆر گرنگەواچن یاریەشی دۆستانەکەن لە بینی خۆیانە پەیامێکیان هەیە کۆنسەرتێکی مۆسیقایە پێشانگایەکی شێوەکاریە بە هەر حاڵ ئەمانە هەڵگری پەیامن ئەم پەیامەش هونەرمەندی ڕاستەقینە هەڵیەگرێ هونەرمەندی ڕاستەقینە هەڵگری ئێش و ئازار و خۆشی و ناخۆشی میلەتەکەیەتی و ڕەنگەداتەوە لە ناو هونەرەکەیە مامۆستا ڕەوس کۆمەڵێک شتی وروژان بەڕاستی بەداخەوە ئەگەر ئەرکی هونەر پاراستنی
کولتوری نەتەوایەتی هەر میلەتێک بێ ڕەنگە لای ئێمە لە زۆربەی میلەتانی دنیاشە کۆمەڵێک کەن کە ناوی خۆیان لێناوە هونەرمەند ئەو ئەرکیان نەبێ ئەو بەرپرسیارەتیان نەبێ تۆ بۆ پەروەردە ئەمە ئەبێ بە پەروەردە بەڕاستی کاتێک کە تۆ هونەرێکی جوانەکەی مناڵانی ئێمە لەسەر و ئەساسە لەسەر و بنگەهە پەروەردابن ئەو کاتە تۆ دەنگێکی نەتەوەیی دەبێ دەنگێک دەبێ زانی کە تۆ خاوەنی ئاڵای خاوەنی خاشی خاوەنی زمانی خۆتی خاوەنی جلوبەرجی خۆتی خاوەنی ڕەسەنایەتی خۆتی ڕاستە هونەر پێشەنگیەکە لە جوانەکانی دنیاە بەڵام ئەوشی کەی پارێزێ بەڕاستی ئەو ژێرخانە کولتوریەیە کە تۆ بەردەوام ئەبێ بە کۆڵتەوە بێ ئەوش ئەرچی هونەرمەند و ڕۆشنبیرانی ئەمێ ڕەنگە من لە سە شتێکی تر بدوێم کە ئەوەیە ئەگەر ئێمە لێرە بەجیا باسی هونەر بکەینە دۆخێکی ئاساییە ئاسایی ئەگەر باسی ئەو هەستیارەی هونەر بە ئەو چینە بکەین چینی ڕۆشنبیران و هونەرمەندان بەڵام لە دۆخێکی نەتەوەیی نەخوازراوە کە هاتە پێشەوە من هەمیشە ئەوە وتووە کە ئەو دۆخە چین و توێژەکان جیان ناکاتەوە لە ئاستێکا کە هەر کەسێک هەر تاکێک لە جێی خۆیەوە هەست بە و بەرپرسیارەتێ بکە واتە جیاوازی ناکا لە نێوان هونەرمەند و کەسێکی ئاساییە چکە ئەوەی کە بینیمان ڕۆژانە بە تەنها هونەرمەند یان ڕۆشنبیر یان موزیسیان نەبووە لەسەر شەقامەکانە کەسانی ئاساییش بوون کەواتە هەستکردن بە بەرپرسیارەتی تاکە لە دۆخەکانە جگەلەوەی کە ئەگەر ئێمە باسی هەستی بەرپرسیارەتی یاخود ئەو هەستکردنە بکەین لای هونەرمەند چونکە ئێمە لێرەدا باسی هونەر باسی دۆخێکی ئاسایی هونەر یا ڕۆشنبیر ناکەین ئێمە ڕۆژانە بەرهەستی جیاواز دەکەوتین ئەنی کەسانی ئاساییش هەبوون لەوەیە لە سەر شەقامەکان لە خۆپیشاندانەکانە کەسانی ئاساییش هەبوون کە نواندنێکی جیاوازیانە کرد کە دووریش بوون لە چینی ڕۆشنبیران و هونەرمەندان و نووسەران بەڵام کەسێک خۆڕسکانە دەربڕینێکی هەیە ئەتوانێت دەری بڕێ ئەوەی کە کاک نەژاد وتی بەڵێ ئێمە بەهۆی کپکردن و سەرکوتکردنمان کە هەر بەشێکی کوردستان لە ژێردەسی دەسەڵاتێکا سەرکوت کراوە یاخود کپ کراوەتەوە بەڵام لە ڕۆژێکا کە ڕۆژی دەنگ هەڵبڕینە کە ئێمە ناومان نابوو ڕۆژی ڕۆژێک ناومان نابوو یەک دەنگی کوردان یاخود هەر ڕۆژە و ناوێکی هەبوو خۆپیشاندانەکان لەم ناونیشانانەیە زۆر جار هاوکاریە بۆی کە تاکێکی ئاسایی بتوانێت هەستەکانی بە شێوازێکی خۆی دەربڕێ ئێمە زۆر کەسمان بینی هەتا بۆ نمونە مناڵی بچکۆلەمانە بینی کە هەستەکانی خۆی دەرەبڕی کەواتە ئەمە بەتەنها نایگەێنێتەوە بە چینێکی هەستیار کە چینی ڕۆشنبیران یان و سەران بن نا بە پێچەوانەوە بە هەمیشە من هەموو ساتەکانی ئەو 14 ڕۆژەی کە لەسەر شەقامووین هەموو ساتەکانی ئەبەسمەوە بە هەستی بەرپرسیارەتی نەتەوەی بوون دەستخۆش کاک نەژاد بۆ گرنگە ئێوەی ڕۆشنبیران و هونەرمەندان ببنە پێشەنگی پرسەنەتەوەی و نیشتیمانیەکان لە ڕاستیە ئاشناخان و هاوڕێیانیش تۆزێک وەڵامی ئەوەیان نایەوە لە ڕاستیە ئەو گرنگیە هەر ئەو بەرپرسیارەتیە کە هەڵێگری بەڵام لە ڕاستیە زۆربەی زۆری شۆڕشەکانی دنیا هونەر ڕۆڵی خۆی هەبووە ئەو پێشەنگیەتی جاری وایە بە جۆرێکی تر کردووە بەڵام ئێمە بیرمان نەچێ بەڵێ باسمان لێوە کرد بەڵام باسمان لەوە نەکرد بۆ گرنگە بۆچی گرنگە من پێشتر هەر باسی ئەوم کرد بەڕاستی کاتێک کە تۆ پەروەردەیەشی کولتوری ڕەسەن لە ناو هەک بەکەدا بێ بە بەردەوامی کە ئێستا زۆر کاڵ بۆتەوە لە لای زۆربەی زۆری ئەو چینەی کە تۆ ناوی لێنێ ڕۆشنبیران و هونەرمەندان کاتێک کە تۆ بۆ هەکبەیەوە ئەبێ لە ناو هۆنراوەکان و شعرەکان و فیلمەکانت و دراماکانت و موزیک کۆمانەیە ئەو ڕنگدانەوەی هەبێ لە ناو پرۆگرامە تەلەڤیزیۆنەکانتانە ئەو ڕنگدانەوەی هەبێ ئەمە ئەو گرنگیە دەرەخا کە تۆ ئەو پەیامەت پێ لە ڕاستیە من پێشتریش باسم کرد تۆ کاتێک بەو هەک بەپڕەوە بەو پەروەردە و ئایتمە پڕەوە کە هەنگاو ئەنەی بەرە و دنیای ڕۆشنبیری و هونەری بیرە نەچێ تۆ قۆناغێک یاخود جیلێک پەروەردە ئەەکەی کە هەز بە گەلی خۆیەکە هەز بە نەتەوە سازی خۆیەکە ئێمە بیرمان نەچێ هەتاکو ئێستا ئاڵبەتە لە باشوورە ڕنگدانەوەی کەمتر بوو پێشتر هەبووە ئێمە پرۆژەی نەتەوە سازی لە ناو دڵی خەڵکە ئاساییەکەیە لە خەڵکە ڕۆشنبیرەکەیە کە کەم بووە لە خەڵکە ئاساییەکەیە هەر نەما ئەم پرۆژەی نەتەوە سازیە
وای لێ هات بوو قەتیز مابوو. با، ئێمە لەم خۆپشاندانانەیە بینیمانەوە خەڵکانی کە ڕۆشنبیر نەبوون، خەڵکیشی کاسبکاری سەرجادە بوو، قەسابێک بوو، کابرایەک بوو کە بێ جیاوازی دەستفرۆشێک هەمووی بوو. لەسەر جادە بوو. ئەمە با بڵین نەتیجەی ئەو قەتیسمانی نەتەوەبوونەی خۆیەتی کە نەیتوانیەوە بە چ زمانێک دەری بکە. لەبەرەوە لە ڕاستیە بە بڕوای من گەل کاتێک کە تۆ بنگەهێک ئەساسیاتێکی فکری نەتەوەی جوانی هەبوو پێویست بە ڕۆشنبیران و هونەرمەندان ناکەوان کۆمەڵک ئەرچیکیان هەیە خۆی هەڵەقڵێ خۆی وەکو کانیەگێتە دەرەوە ئەوەشی کە بینیمان لە هەر چوار پارچەی کوردستان گەلانی دنیا چاویان لێکردن لە ڕاستیە مەسەرەن من خەڵکم بینیوە غەیرە کورد پرچی هۆنیوەتەوە چکە هونەر بیرمان نەچێ ئێمە هێما دروستەکە دەنگ دروستەکە وشە سازیەکە ڕۆشنبیران وشە دروست دەکەن ئەو حیوارانی کە ئەوتران ئەو وشانی کە ئەوتران ئەوانە وشەی سادن زۆر زۆر سادن یەکە گەلی کورد یەکە بەڵام ئەمە وشەیەکی سادن کە مناڵێک هەتا پیرێگەڵێتەوە لەبەرەوە ئەمە ئەو ئەرکەیە کە بەڕاستی بە بڕوای من ئەو ئەرکەیە کە ئەو چینەی کە ناوی خۆی لێ ناوە چینی ڕۆشنبیری و هونەرمەندان ئەو چینە هەستیاری کە باسمان کرد کە زووتر لە خەڵکیشی ئاسایی هەست بە شتەکانەکە ئەبێ ئەو دەنگە بگەێنێ ئەو پەیامەی هەبێت لە ڕاستیە. بەڵێ کاک بەختیار خۆی کەسایەتی هونەرمەند کەسایەتی هونەرمەند کەسایەتێکی جیاوازە جێی سەرنجە هەمیشە چۆن وەرزشوانێکیش هەروایە ئەگەر مەسەڵەن کەسێکی وەرزشوان لە جیهانە ئەوەنە ناسراوە لە لای خۆمان مەسەڵەن شەڕی لەسەرەکەن سەیرە زانی مەسەڵەن دووتی لەوێ لە بەرازیل دووتی بیارەکەن لێرە ئەبێ بە مقۆم قۆ و شەڕ و هیتافکێشان و ئەمانە ئەم حاڵەتانە هەیە لەو کەسایەتیانە چ وەرزشکار چ هونەرمەند ئەمانە کەسایەتێکی تایبەتن هەستیارن لەناو خەڵکیشا بە شتێکی جیاواز سێریان نەکرێ هونەرمەند یاچێتە ناو بازار کەسێک بینێ خوا مامەسایی ئیجازە هەیە ڕسمە بگرین بەیەکەوە ئەمە زۆر ئاساییە لەبەر ئەوە ئەم کەسایەتێکە کەسایەتێکی هەستیار و جیاوازە هەرچی بکە زیاتر خەڵک بە دوواداچوونی بۆکە وەک لەوەی کەسێکی ئاسایی نییە لە سەرجادە مەسەڵەن هیتافێ بکێشێ بەڵام کە هونەرمەندێ هیتافێ کێشا سرەکەی خەڵک حماسی زیاترە کە بڕوا لەگەڵی وەک لەوەی کە کەسێکی ئاسایی هیتاف کێشێ خەڵکی هونەرمەند لە وڵاتانە زۆر جێگەی ڕێز و زۆر جێگەی شانازیانی سیاسێ ئەوەنە هونەرمەندەکان مهمن ئەوەنە یاریزانێک مهمە سیاسێک مهم نییە هیچ کاتێ ئەزە لەبەر ئەوە ئەم کەسایەتیانە کاتێ ئەچنە ناو فەزایەکی بەرەنگار بوونەوە کاتێ ئەچنە ناو شۆڕشێ کاتێ وتافەکێشن کاتە شعرێگەڵێن کاتێ لە ڕێپێوانەکە پێشەنگی ئەەکەن زیاتر خەڵک دوایان ئەکەوێ چۆ خەڵک بە کەسایەتێکی باش و کەسایەتێکی سەلار و کەسایەتێکی هۆشمەندیان نەزانێ دوای ئەکەون ئەڵێن ئەمە ڕێگە ڕاستەکە ئەم پیاوە گرتوێت. ئاشنەخان تۆ بۆ وەڵامی ئەم پرسیارم دەڵێ چی؟ من وەڵامی خۆم ما بەڵام ئەمە ئەوە بڵێم کە هەر کاتێک کەسانێک توانیان لە ناخەوە هەست بە بەرپرسیارەتی بارودۆخەکان بکەن ئەوە بێگومان کاریگەری خۆی ئەبێ و لەگەڵ ئەمەشا هونەر هێزی نەرمە ئەو هێزا لە پەنا هێزی جەنگاوەرەکانە ئەتوانێت بجەنگێ ئەگەر باش بەکار بهێنرێ. نەوەی ئێستا نەوەیەکی زیندوو ڕۆشنبیر و نەتەوەویستن کاری ئێوە چی دەبێت بۆ ئەوان؟ بە کورتی ئەگەر جواب بەمەوە ئەوەیە کە پێش هەموو شتێک ئێمە تەسەوڕێکی ناڵم ناڕاست تەسەوڕێک بە حکمی پەروەردەی ئێمە لە باشوورە هەبوو کە منەوەیە کە ئێساش لەوانەیە ئەم مەترسیانە ڕاستەقینە بێن بۆ نمونە دایان خوێندنگەت هەیە کە لەوەیە مناڵەکان بە زمانی کوردی ناخوێنن جۆرێک فۆرمێکی خراپ لە بەڕێوەبردن ئاوامان کردووە کە مناڵەکانمان بەگشتی دوور ببن لە شوێنێکە لە سەرکەساتێکە هەستێکی گشتینەتەوەیی دوجار لە ڕێگەی مەسەرەن بۆ یەکەم جارە لە مێژووی باشوورە ڕاگەاندن یەکدەنگە بێ ڕۆڵی گەورە بینێ و ئەوانەی بەشێکی زۆری ئەم مناڵانەمان لەژێر تەسیری ڕاگەاندنەکانە توانیان جۆرێک ئەمە بدۆزنەوە کە من پێم وایە لە شوێنێکە بەرنەستی جەمعی ئێمە کەوتووە و مناڵەکانمان هاتوون دێن بەم حەماسەتەوە بەم جوانیەوە دێنە خاوەندارێتی لە پرسی خۆیانەکەین بەڵام ئەمە ئەبەدی نییە ئەگەر بە وردی نین ئیشی لەسەر بکەین
ئەمە بەدی نییە ئەگەر مەترسیەکان نەزانین ئەمە بەدی نییە ئەگەر هەر کەسێکی بێگانە هاتە ئەم شارە ببێ بە شاریە و کێشەمان نییە بەڵام مەترسی گەورەیە ئەگەر پێش هەموو شتێک فێری کوردی نەکەین ئەوەی کە لە ڕۆژاوە ڕوویدا پێش هەر شتێک خیانەتی نەتەوەکانی تر بوو کە پرسی برایەتی گەلانی خستە ژێر پرسیارەوە و ئێمە لە شارەکانمانە ڕۆژانە هەزاران کەسمان لەمانە داڵدەداوە سەرمایەمان بۆ داناون و بە شانازیشەوە بە کوردی قسە ناکەن مەترسیەکان ئێستا زۆرترن و مەترسیەکان ئەبێت درکیان پێ بکەین مناڵەکانی ئێمە باسانی سپێ نەتوانن ئەم هەستە کە لە شوێنێکە بە فترێ لە زەمنێکە بە هۆکارێکی دیاریکرا و دروست بووە باسانی لە بیر بچێتەوە و بێنەوە سەر ڕیتمەکەی پێشوو ئەبێت لە پەروەردەمانە لە زمانمانە لە ڕاگەاندنمانە لە پرۆژەی استراتیژیمانە کە نیمانەوە دڵنیاشم جارە نابێ چۆن جارە شەڕمان لەسەر پۆستی بچکۆلە و بەتاڵ و ئەمەیە ئەم ڕووداوە گەورەوە واگای نییە نانینەوە کە ئەمانە کە مێژوو ڕەحم بە کەس ناکات 10 ساڵی تر 5 ساڵی تر حکومت کرد بەم جۆرە حکومە خۆت و نەتەوەکەش لە ناو بێت لیگەرن یەک دەنگیەک گرنگترە لە پۆستێک پلێک بەرژەوەندیەکی ئابووری کوردخایان نێن داڵدە مەدەن بە ئایدیاکانی تر و مەچنە پاڵپشتیان نەبن لە پێناو بەدەستێنانی چەند دەنگێک زیاتر ئەمانە مەترسی گەوران بۆ سەر نەتەوەکات ڕۆژهەڵاتی ناوەڕاست خەریکی داڕشتنەوەی سەر لەبەری خۆیەتی لە ڕێگەی زلهێزەکانەوە ڕۆژانە گەگەر هەستمانەکە کورد لەم دابشکردنەیە ئەگەری هەیە پشکی بەرکەوێ ئەم ڕووداوانە ئەم پیلانە نێودەوڵەتیە بۆی سەلماندین کە نەخێر وانە مەترسیەکان تەنانەت ئەگەری هەیەەوەی کە ئەم باشوورەش لە دەست بدەین بۆیە زیاتر لە جاران گەرمتر لە جاران بیرکردنەوەی استراتیژیەوێ بێکەوە بنیەوێ واسێنانیەوێ وەگەرنا مێژوو بەشێکی زۆری ئەمانەوەکو خیانەتکارە نووسێتەوە سپاس بۆ هەموو ماندووبوونەکانتان سپاس کە لەسەر شەقامەکان هاونیشتیمانیان بە ڕۆح و دڵێکی شۆڕژگێڕانەوانێ یەک دەنگ بوون سپاس کە لە بەرنامەکەمە ئامادە بوون بەرنامەیەم هەنجارم کۆتایی هات خواتان لەگەڵ